لەخوای بەزیابێ ئەمڕۆ دەنگانی تایبەت بە سەرکەوتووی ئەنجام بدرێت ئینشەڵڵا تا ئێستا هیچ خولقاتێک نەبووە بۆ دەنگەکان ئینشەڵڵا بەرە باش بنەڕوا هەموو کەسێک بە دڵسۆزیەت دەنگی خۆیەدا دەنگی ئێمەش بۆ لیستی پای دیموکراتی کوردستان 275 بە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین دەنگە دەین بە کوڕی پێشمەرگەیەک ئێمە وەکو پێشبەرەکان ئینشەڵڵا چاوەڕێی هیمەتێک لێ دەکەین و جێگای متمانەی ئێمەیە بۆ ئێمەش دەنگی خۆماندا بوو کوڕ پێشمەرگەیەک پارتی داستانێکی هەیە پارتی خەباتێکی هەیە پارتی خاوەن واقعەیە خاوەن کوردستانە بۆیە هەمیشە خەمخۆری میلەتی کوردستانە لە هەموو ڕووداوەکانە پارتی دیموکراتی کوردستان بە سەربەرزانە و پشت بەخوای گەورە چۆتە پێشەوە دەست خستۆ سەر هەموو برینەکان چییە بۆ سەرجەم پێشمەرگە و هێز ئەمنیەکان وەڵا هیوادارم هەمویان بەدڵێکی فراوانەوە گوێ لە ڕابردوو مەدەن چەنە پێشمەرگەمانەیە احتیمالە دڵیان بەلایەکە کەوتو بێ یان عاجز بێتن ئینشەڵڵا لەم دەنگدانەیە بیسەلمێنن دەنگی خۆیان بگەێنن ئینشەڵڵا پاشە ڕۆژە چاوەڕێی هیمەتی باشتر دەکەین و